الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا وقائدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشك برای ایماندارم، سلامی خوای گەورەتان لەسەر بێت. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری ئێمە سەڵات و سەلامی لەسەر بێ، پێغەمبەری ئەخلاق و ڕەوشتە و تەرویج بە ئەخلاق و ڕەوشت دەدا. دین و پەیام و ئیسلامەکەی دینی ئەخلاق و ڕەوشتە، شەریعەتەکەی شەریعەتی ئەخلاق و ڕەوشتە، قورئانەکەی قورئانی ئەخلاق و ڕەوشتە. و خۆی ئەو پێغەمبەرە نازدارە قورئانێک بۆ بەسەر ئەرزا گەڕاوە، وەک دایکی ئیماندارە نەفەرمێ کانە خولوق و قورئان. ئەو پێغەمبەرە نازدارە هەموو حرەکات و سەکەناتێکی ئەخلاقی قورئانی بووە، بەڵکو مەبەستی گرنگی ئیسلام و ئاینی ئیسلام و شەریعەتی ئیسلام و ناردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ تەرویجدان بە ئەخلاقە. وەک ئەو پێغەمبەرە نازدارە خۆی ئەفەرمێت ئینەما بوعثت لئوتەمم مەکارم الأخلاق، من بۆیە ڕەوانە کراوم حتا هەرچی ئەخلاقی جوانە تەرویجی پێ بدەم، تەواوی بکەم، بایەخی پێ بدەم، جێبەجێی بکەم لە ناو خۆم و ئومەتەکەمە. ئازیزەکان، وەکو چۆن جمعەی ڕابردوو باستی ئەخلاقێک لە ئەخلاقانی پێغەمبەری خوامان کرد صلی الله علیه وسلم کە حکمت بوو لە گوتار و لە ئاکار و لە ڕەوشتە لەگەڵ کۆمەڵگە و مجتەمەعە. بە ئیزنی پەروەردگار لەم جمعە باسی ئەخلاقێکی تری پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم کە ئەویش وەفایە بەرامبەر پەروەردگار، بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەرامبەر بە عامەی خەڵکی و هەموو مەخلوقاتی پەروەردگار. ئازیزان و خۆشەویستان، لە گەورەترین ئەخلاقی پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم و لە جوانترین ڕەوشتەکانی موسڵمان و ئیمانداران وەفایە و پاراستنی وەفایە. وەفا یان خوڵقی وەفا کە بەڕاستی دینی ئیسلام لە سەروی هەموو شتێکەوە باخی پێدا، بەڕاستی ڕێباز و منهەجێکی پیرۆز و کەریمە، مەبدەی ئیسلامە، شیمە و ئەخلاقی ئەبرار و صالحین و خواناسان و چاکانە، صیفەتی موسڵمانانی موحید و یەکتاپەرستە کە خوا و پێغەمبەری خوا ئەمریان پێکردووە، و سەید و گەورەی هەموو مەخلوقات حەزەتی محەممەد المستەفا سەڵات و سەلامی لەسەر بێ بەڕاستی گرنگی پێداوە، شانازی پێوە کردووە، و هەروەها فەرموویەتی لە گەورەترین ئەخلاقی ئینسانی مسلمان وەفایە، نەک هەر ئەویشە، فەرموویەتی من لا وەفاء له لا دین له. هەر کەسێک وەفای نەبێ بەرامبەر خوای خۆی، بەرامبەر خالیقی، بەرامبەر پێغەمبەرەکەی، بەرامبەر ئیسلام، بەرامبەر بە دین، بەرامبەر بە خەڵکی دین و ئیمانی نییە. بەڕاستی وەفا پلێکی گەورەیە لە دڵی ئینسانە، سەلامەتی دڵ و دەروونە، زیادبوونی عەقڵ و شعورە، وەحی و سەقافەی ڕۆح و جەستە و گیانە. بۆیە ئینسان بە وەفاوە ئینسانە. ئینسان کاتێک کە وەفای بوو ئەسالەت و ڕاستیەتی و گرنگی و گەورەیی مرۆڤایەتی و ئینسانیەت دەرەخات. ئازیزەکان، ئەگەر سەری قورئانی پیرۆز بکەین، ئەو قورئانە پیرۆزە لە چەندین ئاەتە ئاماژە بە وەفاکە، بە پەیمان ئەکا بەوەی کەوا ئێمە وەفامان هەبێ بەرامبەر خوا و بەرامبەر خەڵقی پەروەردگار. هەر موسڵمانێک ئەگەر وەفای نەبێ بەرامبەر بە پەروەردگاری کە دروستی کردووە خالیقێتی، بەڕاستی دین و ئیمانی نییە. یا بەرامبەر پێغەمبەرەکەی خوا ڕەوانەی کردووە بۆتە باعیسی نەجاتی لە شێوەزەی کوفر و نەفامی و نەزانی لە دنیا و لە قیامەتە، هۆکاری شەفاعەتێتی ئەو کەسە دین و ئیمانی نییە. هەر کەسێ وەفای نەبێ بەرامبەر بە خەڵقی پەروەردگار، ئەوە دڵنیابە ئەو کەسە دین و ئیمانی نییە. وەفا صیفەتی گەورەی پێغەمبەر و پێغەمبەران و صالحان و خواناسانە. وەفا یعنی چی؟ وەفا ئەوەیە کەوە تۆ پاداشتی کەسێکە دەیتەوە لە مقابلی چاکەیەکە کردووی بەرامبەرت. جا بۆیە عولەما و زانایان ئێمە فەرموویانە بەڕاستی وەفا گرنگە، پێویستە لە حەیات و ژیانی ئینسانە، مایەی تەرویجدانە بە عەقڵ و بە شعور، بە کۆمەڵگا و بە مجتەمەع، مایەی خۆشی و شادیە لە کۆمەڵگا، مایەی پێشکەوتنی وڵاتە، بە تایبەت
وفا بەرامبەر باوکو دایک، وەفای ئەولاد بۆ باوکو دایک، وەفای ژن و پیاو لە نێوان یەکتریە، وەفای جیران و دراوسەکان بەسەر یەکتریەوە، وەفا بەرامبەری وڵات و نیشتیمان، ئەو وڵاتەی تایە لە دایک بووی، تایە گەورە بووی، ئەو هەوای هەڵمژی بێ بەخۆش و بوێ ڕێزی لێ بگری، ژینگەی و پارێزی. وەفا بەرامبەر حتا حیواناتیش ئینسان ئەبێ وەفای هەبێ، پاداشتی ئەوانی باتەوە بە چاکترین و باشترین، چونکە خوا فەرمێت هەل جەزاء الإحسان إلا الإحسان لا يشكر الله من لا يشكر الناس. ئەو کەسەی کەوا شکری خەڵکی نەکا، سوپاسی خەڵکی نەکا، وەفای بەرامبەر بە خەڵکی نەبێ، دڵنیا بە شکر و سوپاسی خوایش ناکا، دوورە لە سوپاس و ستایشی پەروەردگاریشەوە. ئەمە ئیسلامە، ئەمە دینی پێغەمبەریانەکە هێناوێتی. با سەیرێکی حیات و ژیانی ئەو پێغەمبەرە نازدارە بکەین کە هەمووی وەفا بووە، هەمووی ئەدای وەفا بووە، هەمووی خۆشەویستی و ڕێز بووە، هەمووی ئەخلاق بەرزی بووە. بەداخەوە ئەمڕۆ ئومەتی ئەو پێغەمبەرە نازدارە لە زۆرێک لە ڕەوشتی ئەو پێغەمبەرە نازدارە لایان داوە. حیاتی ئەو پێغەمبەرە هەمووی جێبەجێکردنی وەفا بووە. دایکی مانداران ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ حەزرەتی عایشە ئەفەرمێت ئەو پێغەمبەرە نازدارە ئەوەندە وەفای هەبووە بەرامبەر بە ئێمە، بەرامبەر خێزانەکانی، بەرامبەر مناڵەکانی، بەرامبەر ئەسحابەکانی، بەرامبەر هاوڵەکانی، حتا بەرامبەر باو باپیری خۆی. ئێمە زۆر جارێ بە تایبەت کە پێغەمبەری خوا زۆر جار باسی حەزی خەدیجەیە کرد کە خێزانی یەکەمی پێغەمبەر بوو، 20 ساڵ لە پێغەمبەر گەورەتر بوو صلی الله عليه وسلم. بەڵام دایکی ماداران ئەفەرمێت هەمیشە باسی چاکەی ئەوێ کرد، باسی گەورەی ئەوێ کرد، سوپاسێ کرد، دوعای خەیری بۆ کرد. ئەم پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ. ئەفەرمێت ئەگەر حیوانێکی سەر ببڕایە ئەم لاڕانە بنێرن بۆ ماڵی قەومەکان و کەسەکانی خەدیجەی خێزانم. حتا ئەفەرمێ پێمانەوت بۆ ئەوەندە باسێکە یا ڕەسوول الله، ئەی فەرموو ئەوەی ئەو کردی بەرامبەر ناتوانم پاداشتەکەی بەمەوە، ئەمە وەفایە، ئەمە ڕەسوول اللهە. چاوتان لێ چۆن وەفای هەیە بەرامبەر بە خێزانی یەکەمی؟ حتا لە حیاتا بژینە نەهێنا سەری، خێزانی دری پێک نێنا، هەرچی مناڵەکانی پێغەمبەری خوایە غەیری ئیبراهیم هەمووی لە حەزەی خەدیجەیە. ئاوا وەفای و بەرامبەر ئەم خێزانەی. ئەی فەرموو ئەرسلوا بها إلى أصدقاء خەدیجە، ئەم لاڕانە ئەم لادەسە بەرن بۆ لای ڕەفیقەکانی حەزەتی خەدیجە ئەزیزەکانم. خۆشەویستان، ئەمە وەفای پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم، نەک بەرامبەری خێزانەکانی یا ماڵ و منداڵی، حتا بەرامبەر کافرەکانی، بەرامبەر ئەوانەی کە دژایەتیان نەکرد، خوێنی پێغەمبەران ئەڕێشت، توێنی بوون بە خوێنی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە غەزای بەدرا کە خوا عیزەت و نەسەری بە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوادا، لەو کاتا 70 ئەدان ئەسیر گیرا. پێغەمبەری خوا بیری لە چی کردەوە؟ فەرمی ئاخ مەطعەمی کوڕی عەدی لە حیاتا بوایە و داوای لە من بکردایە ئەم ئەسیرانم بەر بدایە، لەبەر خاتێ ئەو هەمویانم بەرەدا. وتیان بۆ یا ڕەسوول الله، فەرمی چونکە لە کاتێکا لە تایف گەڕامەوە کەس نەبوو داڵدەی من بدا، پشتیوانی من کا، هاوکاری من بێ، هەموو قوڕەیش دژمنی من بوون. مەطعەمی کوڕی عەدی خۆی و قەومەکانی بە سیلاحەوە هاتن، پشتیوانی منیان کرد، منیان هێناوە مەککە، تەوافی کەعبەم کرد، لەناو کەعبا نوێژم کرد بە عیزەت و بە شانازیەوە، لە پاڵ پشتی ئەوان کە پاڵ پشتی منیان کرد و پشتیوانی من بوون. بۆیە منیش وەفاعەن بۆ ئەو چاکەی ئەگەر لە حیاتا بوایە هەموو ئەسیرەکانم پێشکەشی ئەوە کرد. ئەمە وەفای ڕەسوول اللهە. بەداخەوە ئەمڕۆ خەڵک چاکە بەرامبەرمانەکە، بەڵام ئێمە بە پلان و بە نەخشەوی خراپ و بە زەمکردن و بە غیبەتکردن و بە زەرلێدان پاداش لێدەینەوە. ئەمە صیفەت ئینسانی مسلمان نییە ئازیزان. پێغەمبەری نازدار بەرامبەر کافریش ئاوا بووە. ئەمە وەفای پێغەمبەری خوایە بەرامبەر کافریش. یەکێک لە گرنگترین وەفای پێغەمبەری خوا، طبعاً پێغەمبەری خوا هێشتا لە دایک نەبوو، باوکی وەفاتی فەرموو. لە تەمەنی 6 ساڵیا بوو دایکی وەفاتی فەرموو. لە تەمەنی 8 ساڵیا بوو باپیری وەفاتی فەرموو. پێغەمبەری نازدار بە هەتیوی گەورە بوو، باوکو دایکی خۆی بەو شێوازە نەبینی و خزمەتی بکەن و بەڕاستی. بەڵام سەیری وەفای پێغەمبەر بکەین بەرامبەر ئافرەتێک کە لە جێی دایکی خۆی دایناوە و خزمەتی کردووە، ئەویش فاتیمەی کچی ئەسەدە کە خێزانی مامی ئەبوو طالیب بوو، دایکی عەزی عەلی بوو. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە باپیرم وەفاتی فەرموو تەمەن 8 ساڵ بوو، ئەبوو طالیب مامەم لەسەر وەسیەتی باپیرم منی خستە لای خۆی
كهنامي ومال بفاطمي خيزاني ود أي فاطمة أما محمد برازامة لنفسي خم أعسترا وقورترا وخوشويسترا لأولاد كان خم أعزيسترا أقال لي به خزمتي بكي أفرميت فاطمي كشي أسد لو كاتا مني بيني لآميسي قرتم فرمي بقرباني محمد أبم أمبرازا آزي زمان بقرباني أبم فرمي لآميسي قرتم وك آميسي دايكم أو آفرة بريز ناز داره نيلا الرجل من برسيم به كناني دانا أي فرمو تا محمد نبي يكمن نال دزبو نانو أو نابا بمشي وازمني پرورده کرد خوي برسيه کرد مني تيره کرد خوي براسي زور جاري جلوبرگي باشي لبران نبو جلوبرگكانيا كده بري من سرمام نبي وقرمام نبي نارحت نبي لدرو كمين بيو ديار نبي ام آفرته او اخذني پیغمبري خواهي صلى الله عليه وسلم پیغمبري نازدار صلاة وسلامي لسر بيه لو كادو ساتا طبعا ام آفرته مسلمان ابيه لدواي وفاتي ابو طالب كبيغمبري خواه بيتا بيغمبر مسلمان بيو إيمان ديني وتشل حديث لبيغمبري خواه الرواياتك صلى الله عليه وسلم بلان بيغمبري جوك وفاية بو أم دايكي بو مامي لو كاتا مامي كم دز بوا أمي شانغل أستوي خوي أركي مامي قرستر بوا بلان بيغمبري خواه كخيزاني هنا وحزدي خجي مالكر علي هنا ولا خوي فمن مامي جان تو منارو زورا مني شوك وفايك علي خزمتك أم بالا إخوان بيه حزدي علي هرب منارو خزمتي بيغمبر أبو صلى الله عليه وسلم انجا لباشان كمنالك بو نابينا فاطمة بأميدي فاطمة كتي أسد لجي دايكي وخصمتك وفايك أرسم كنت شل حديثي لفي غمري خوار روايات كردوها يكي لو حديثانا أويا أفرميت جاري كان حزدي فاطمة في غمري خوار باسي قيامتك فرمي يبعث الناس يوم القيامة عراة للرجل قيامة خلقي بروتي حشركرين فرمي يا رسول الله جا حياة وأدب شون أميني لو الرجاء يا رسول الله أي هاوار بو إيما شون روتو قدمين لو الرجاء بيغمبرنا الزار فرمي صلى الله عليه وسلم فرمي يا فاطمة إني أسأل الله أن تبعثين كاسية دعواكم خواي قولتو بپوشتي حشر بكا بهرحال أما دعاي بيغمبر بو صلى الله عليه وسلم حتى لباسي خوي بيدا بيغمبري خواه صلى الله عليه وسلم كاتك وفادي فرمو بيغمبري خوات شو الراسري دايكي حقي خوي نبو بلام نجي دايكي بو اولاد ابي ابو وفا ببرامبر باوكو دايكي حقي خوي تجاي او افرتي شيري في داوا خصمتي كردوا او افرتيك جليكي بو شوري وبعد دايكي شي نبي ابي وقت بيغمبر بين صلى الله عليه وسلم افرميت شو الراسري لكاتي مرنا كعزدي علي خبري بدا فرمي يا رسول الله دايكي وفادي فرمو بيغمبري خوا بوي قريا الله اكبر شو الراسلي فرمي رحمك الله يا أمي كنت أمي بعد أمي رحمتي خوادنا سربي أي دايكي خوشويستم أي أو دايكي لدواي دايكم دايكاتي ومنكر إن جا بيغمري خواه فرمي رحمتي خوادنا سربي أي دايكي خوام لدواي دايكم أو كسي دايكاتي ومنكر براستي برسيم بو تيرت كردم خود برسيه كرد من التيرة كرد خود رود بوي بلام من تبوشتا كرد جلوبرگی جوان لبر منا کرد خود برسیه کرد و من تیره کرد انجای فرمو هاوکاری من زور کرد اما لبر خاطری خواه بوا اما لقیامت پاداشی گورته انجا پیغمبری خواه فرمی دایکم برن بیشورن بردیان شوریان انجا پیغمبری خواه فرمی ام قمیسی من برن ام عبا بیکن بکفنکی بردیان عبا کی پیغمبری خواه کردن بکفنی حضرت فاطمه انجا لپاشان پیغمبری خوا امری کرد به حضرت اسامه کوری زید و اباوی انصاری و عمر کوری خطاب رضا رحمتی خوا فرمی برون قبرکی بوکن پیغمبری خوا صلی الله علیه وسلم که گشت الحدک خوی چو الحدک یالکن انجا پیغمبر ناوی راکشا انجا كراكشا ناويا فرمي انجا جنازكي بينن جنازكي هنا پیغمبري خوا بدستي مبارك خوي جنازكي دانا ودعاء خيري وكر افنت شوار الله اكبر لسكر نوجي لسكردو شوار الله اكبر لسكر هيج كاتك پیغمبري خوا جنازه وانا ناشتوا بو شوازه كنوجي كردو الله اكبر بسرو شوار الله اكبر ناو غوركا پیغمبري خوا بدستي خوي قصنا قبرك وا او قبرك خوي بيشاتيا راكشا انجا اويتيا ناشت الله اكبر شوار الله اكبر لسكر انجا فرمي
الله الذي يحيي ويميت وهو حي لا يموت، اغفر لأمي فاطمة بنت أسد ولقنها حجتها ووسع عليها مدخلها بحق نبيك والأنبياء الذين من قبلي فإنك أرحم الراحمين. وكبر عليها أربعا وأدخلوا اللحد هو والعباس وأبو بكر الصديق رضي الله تعالى عنهم. أفرمي پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرمي بو خواهي كوا زندو ونامريت حي ولا يموت خواهي لتأبارموا لفاطمة كشي أسد خوش ببي وزباني ثابت كي لوالامي فرشتكاينا وقورا قبركي بو فراوان كي بكي دباخي لباكاني بهشتوا انجا فرمي بحقي خوم وبحقي پیغمبراني پیشكم اي پرو لدادم تو ارحم الراحميني تو لهم كزبرا عمتري انجا پیغمبر خوات شوار الله اكبر يسر كردو لقل حزتي عباس وهروا خوي وحزي ابو بكر يلا دان يلا قبركو انجا سنان دا بوشي پیغمبر خوات صلى الله عليه وسلم ابم شوازه وفاي نوان برامبر ام دايكي كواتا اولاد ابي زور بوفاي برامبر باوكو دايكي اتر حرو كسيك باشي برامبر كدوي شاكي برامبر كدوي تو ابي بوفاء برامبري نابي نمك حرام بي نابي بوفاء بي عزيز دكانم حتى علماء زانانا فرمون براسي لحديث بيغمري خواه ورجراوا فاطمه كشي اسدك لو كساني كغوروشاري قبر نادريت عذابي قبر نادري ازان لبرشي لبر اوي پیغمبري خوا خوي بدسي خوي ناشتي وقميصي مباري خوي كده كفني وخوي نا قبرك يا راكشا چونك او ملائكه شرمكن لشونيك بنيتي عذاب وبرن كبيغمبري خوا تيا ابو تيا راكشاوا پیغمبري خوا لقبرك يا راكشا ان جاء فرميد للروج قيامتها هم مخلوقات بروتي عشكين تنها فاطمه كشي اسدنا به لبرو پیغمبري خوا برجي لبركر اما بركه رسول الله اما وفاء پیغمبر صلى الله عليه وسلم بوي بوفاء بين برامبر بخمان برامبر من دالمان برامبر بخيزان مان برامبر باولاد مان برامبر بمالو من دالمان برامبر بباوكو دايك مان بجيران مان دراوسي مان ولات مان نشتيمان مان گەورەکانی خۆمان پێشینەکانی خۆمان عالم و زاناکانمان بەداخەوە ئەمڕۆ ڕۆژی بێوەفاییە ڕۆژی نمەک حرامیە خەڵکی بۆچی وای لێ هاتووە دوورە لەم ئیسلامە لە نازاری ئەم ئیسلامە لە ڕەوشتی بەرزی ئەم ئیسلامە کە هەمووی ئەخلاق و ڕەوشتە ئازیزان و خۆشەویستان بەداخەوە ئێمە چەندین زانای گەورەمان هەیە عولەمای کیبار و گەورەمان هەیە وەڵڵاهی لە تەواوی ئیسلامیە عالمی ئیسلامیە مەولانا خالیل دروست نابێتەوە لە تەواوی عالمی ئیسلامیە جارێتر مەولەوی و ناری و مەحوێتە دروست نابێتەوە جارێتر بەڕاستی کاک ئەحمەدی سلێمانیتر دروست نابێتەوە شێخ معروفێکی نوێدی دروست نابێتەوە جارێکی تر وەکو زانایان و عالیفان و عاریفان و خواناسان و بەخزمەتان لە بواری شریعەت و دین و تەبابەت و دکتۆریا مەشایخ هێورامان دروست نابێتەوە بەڵام حەیفە کوردن لەبەر ئەوە کوردن قەدر و حورمەتیان نییە ڕێزیان نییە خەڵکانێک ئەمڕۆ بە بێئەدەبی بێوەفایی فێرکراون بەرامبەر ئەو زانانە بەڕاستی بۆ ڕند و لە ڕووی جەنابتان قسەی ناشرین کەن لە جەریدە و لە پەیجەکانە بەرامبەریان بدوێن بەڵام سەیرەکەی شانازی بە عالمێکی بێگانەوەکە بە زانایەکی بێگانەوەکە بەڵام نازانێ مەولانا خالید ئیسلامی گەیاندە شەرق و غەرب بەڵام نازانێ مەشایخی هەورامان و بیارە چیان کردووە بۆ کورد بۆ کوردستان بۆ دین بۆ شریعەت ئەگەر ئەو زاتان نەبوونایە مەدرسەی بیارە نەبووایە ئەمڕۆ کوردستانی من تۆ شیعە بوو یا شوعیە بوو یا ئەلمانیە بوو یا دوور لە دینە بوون مەدرسە و خانەقای بیارە نمەک حرامیە بەڕاستی ئینسان بێوەفا بێ بەرامبەری ئەزیزەکانم خۆشەویستانم بەڕاستی حەیفە و جێی عار و عەیبە کابرا هەستێک لەبەر خاتی کەسێ مەسەلەی عشرەتێک بنەماڵەیەک کۆمەڵێ زانای گەورە ناشرینکە لەسەری بدوێ و قسەی بێئەدەبانە بەرامبەریان کە ئازیزان خۆشەویستان واللهی لەوەتەی ئێمە هەین و کورد هەن زاتێکی وەکو بەڕاستی شێخ عوسمانی بیارە سراجدینی دووەم کە ئیسەر لە ئەستەمبوڵە نەبووە کاکە ئەوانەی کە سەردانی ئەوروپایان کردووە چوون بۆ ئەوروپا کە چوونەتە ماڵی ئەو زاتە بە مانگ بە دوو مانگ بە سێ مانگ ماوەتەوە با ئەوان باسی کەن کە چۆن نانی داوە بەو خەڵکە چۆن خزمەتی بۆ خەڵکە کردووە داوای دەنگدانی لەو خەڵکە نەکردووە داوای پارەی لەو خەڵکە نەکردووە داوای تەئیدی لەو خەڵکە نەکردووە داوای نوێژ و عیبادەتی لەو خەڵکە نەکردووە خەڵکێک بووە شیوعی بووە عەلمانی بووە بێدین بووە لەوێ نانی خواردووە ساعەتی کردووە ڕۆیشتووە ئەگەر ئەو زاتە نەبووە بەڕاستی لایە لەم کوردەکە چوو بۆ ئەوروپا ناموس و عیزەتی خۆی دائنا والله جارێکیان لەگەڵ پیاوێکی هەلە مزگەوتا چوینە دوکانە ڕەسمیکە و زاتەی هەڵواسی بوو وتم ڕەسمە بۆ هەڵواسیوە
وتی بۆ پێ ناخۆش نەڵە بۆ پێم ناخۆش بەڵام حەزەکەم بزانم بۆ هەڵواسیوە وتی ئەو زاتە ئەگەر لە ئەستەمبوڵا نەبوایە و تەکیە و خانەقای ئەو نەبوایە لایە لەم میلەتە ئەخلاق و ناموسی خۆی دانا خانەقای ئەو زاتە بوو کراوە بوو سفرەی ڕاغستە بوو نان و ساعەتی خوارد بێ ئەوەی کەوا بە یەکێ بڵێت مادەم هەلی عەقیدەنێت ئەهلی دینیت مەیرە ئەم خانەقاوە ئەمانە متخەلیقن بە ئەخلاقی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نان و ئاو ئیسراعەتی لە خۆیان تێکدا بوو لەبەر خاتری خوا بۆ ئەو خەڵکە عەزیزانە بێ وەفامان هەیە بەرامبەر گەورەکانی خوان پیاوێک و ماوەسە مەلاکەریم و دەڕیس حەیفە کوردە والله کورد نەبوایە ئەمڕۆ لە عالەمی ئیسلامیان مجتەهیدێکی گەورە بوو کە ئەوی بەڕاستی سەدەقەی جاری مەشایخ هێورامانە داخەکەم بەڕاستی ئێمەی میلەتی کورد وەفامان نییە بەرامبەر گەورەکانی خۆمان بەرامبەر زاناکانی خۆمان و ئەگەر ئەو زانانە نەبوونایە والله وبالله ئێمە ئەمڕۆ ئەم ئیسلامە جوانەمان وەرنەیەگرت بەڵام بەداخەوە ئەمڕۆ بێوەفایی ڕووی کرد مجتەمەی ئیسلامی کۆمەلگای ئیسلامی بۆیە پێویستە وەفا پیشەمان بێ ئەخلاقمان بێ نەرێتمان بێ تاجی سەرمان بێ ئەگەر وا نەبین وەفا نەبین بەرامبەر بە باوکو دایکمان و وڵات و نیشتیمان و گەورەکانی خۆمان دڵنیابە بەدبەختی دنیا و قیامەتە بین خوا لە مولایەکمان خۆش بێ خوا عاقبەتمان و خێر بێڕی خوا لە تەپاڕین و بە ئیسمی عەزەمی خۆت یا ڕەبی خوایە بە وەفامان کەی بەرامبەر بە یەکتری بەرامبەر بە خۆت بەرامبەر پێغەمبەرەکەت بەرامبەر بە سەحابەکانت بەرامبەر بە زانایان و خواناسانی ئومەتت بەرام ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا لە تەپاڕینەوە لە گوناه و تاوانی خۆمان و ئەو دایکمان خۆش بە شیفای نەخۆشەکانمان بە عاقبەتی پیرەکانمان بەخێر گێڕە هیدایەتی گەنجەکانمان بە خوایە هەر کەسێ دژمنی دینمان ئەخلاقمان خاک وڵات و نیشتیمانمانە کوردستانمانە ئەگەر شیاوی هیدایەت خوای هیدایەتی ئەگەر شیاوی هیدایەت نییە خوایە تەفر و تونایکەی هەر کەسێ دۆستی دینمانە دۆستی ئەخلاقمانە خوایە بەرقەراریکەی هەر کەسێ دژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانە خوایە لێ قبوڵ مەکەی خوایە ئەوەی فەساد لە وڵاتە بڵاوەکەتەوە خوایە ئەوەی بێوەفایەکە بەرامبەر بەم وڵاتە بەرامبەر بەم نیشتیمانە بەرامبەر بەم کوردستانە خوایە لێ قبوڵ مەکەی یا ڕەبی خوایە دەپاڕێنەوە بەزەی بە کەساسی داماوی خەڵکی غزة وفلسطين بيتوا مسلمان إيمان دارن خواجه جولك ظلمان لك خواجه جولك تيك بشيني بسلك خواجه جاشان بروخياني خواجه ترفق دليانوا يا ربي خواجه تفارينوا باسم عصبي خود يا ربي خواجه بإيمانه بمارشنا بإيمانه زندو ماركروا خواجه تفارينوا أو بيغمبر بوفاء كوفاء برامبر مان الروج قيامتها هر أو أمتيك خوايا بر شفاعتي وبيغمبر من خي خوايا بر شفاعتي وبيغمبر من خي خوايا بر شفاعتي وبيغمبر من خي خوايا او بيغمبر بانگ من بكا ودرمان نكا بو دست نازاراني خوي بو دست مباركاني خوي اوي كوسر مان بيته دست بسر مان ابيانيا شفاعتنا بوكات كامان بوكا امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.